لە پرۆسەیەکی زۆر ناشەفاف و ناڕوونە لە دووری 15 متر لە ریزی یەکەمی ئەو تیمەی کە عەدوو فەرزەکە کە نەیانهێژ نزیک بینەوە دوایەوەی کە ئێمە داوامان لێکردن بەپێی قانون و یاسا بەپێی نیزام و ئیجراعەتەکان مامەڵە لەگەڵ لایەنە سیاسیەکان بکەن بۆ ئەوەی بتوانین شەفافیت و بتوانین بە تەواوەتی پاک و بێگەردی پرۆسەکە ببینین بەڵام ئەوان ڕەتیان کردەوە پێیانوتی ئەوەی لەسەر ئەوانە ئەوەیە کە چیان پێوتراوە ئەوە جێبەجێکن و ڕێگە بە هیچ لایەنێکی سیاسی نادەن لە دووری زیاتر لە 12 بۆ 15 مترەوە نزیک بێتەوە لە جیاکردنەوەی دەنگەکان لە ژمارنی دەنگەکان و لە بەراوردکاری جیزەکان واتە جیهازی تەحەقوق بەناو سنوورەکە. ئەم پرۆسەیەکی زۆر ناشەفافە زۆر ناڕوونە ئەتوانم بڵێم درێژە پێدەری ئەو ڕێوشوێنانەیە کە ڕێگەی ئاسان کردووە بۆ تەزویر و ساختەکاری نەک بۆ کەشفکردنی تەزویراتەکە. بۆیە ئێمە ئەمڕۆ 6 لایەنی سیاسی بایکۆتی پرۆسەکەمان کرد پرۆسەکەمان بە شێوازێکی ناشەفاف لە قەڵەمدا و پێما وتن کە ئەم عملیەکە ئێوە ئێستا خەریکین پرۆسەیەکە دوورە لە هەموو ڕێوشوێنەکانی ئینتیخاباتەکە دوورە لە هەموو ئەو قانون و ڕێکار و ئەنزیمانەی کە بەلایەنە سیاسیەکان دراوە بۆ چاودێریکردنی پرۆسەکە و بێگومان کاتێک نەتایجی ئەم عەدوو فەرزەش دەرەچێ جگەلەوەی کە ئێمە وەکوتم بایکۆتمان کردووە بەڵام بێگومان جارێکی تر تاعنی هەموو نەتایجەکانەکەینەوە و لە دوێنێ و پێریشا بەشێک لە لایەنە سیاسیەکان تاعنی زیاتر لە 2000 سنووقی ترمان کردووە لە سنووری پارێزگای سلێمانی بۆی عەدوو فەرزی لێ بکرێ بەڵام تا ئێستا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان بە هیچ شێوازەیەک نەجوابی تانەکانی داوەتەوە نە پێمانەڵێن لەسەر چه ئەساسێک سنووقەکانی تر عەدوو فەرز ناکەن و ئەم سنووقانەیان هەڵبژاردووە.